پاشان دێنەوە سەرەوە کە ئەڵێن ئوسلوبی قورئان مەسەلەن دێ بۆ نمونە باسی کە قەزەیەکەکە ملکەچی و جۆڕایەڵی دەربڕینی بچووک بۆ گەورە، کوڕ بۆ باوک، مەتبوع بۆ تابعەکە یا بۆ ئەمیرەکەی بڵێن، و هەر کەسێکەوە تابعی ئەوی تر، هەر یەکێک بۆ ئەوی تر کە چۆن دەرێ بڕێ. خوای گەورە باسی قسەی سەیدنا ئیبراهیم و سەیدنا ئیسماعیلەکە. لێرە هەموو بابەتەکانی جۆڕایەڵیکردنی تایە. یان مەسەلەن لە چیرۆکی ئەدەبی فێرخوازی، فەقێ و مەلا مامۆستایەک و تەلەبەکانی چۆن ئەمانە لەگەڵ یەکترە ئادابی قوتابەتی، هەر کەسێک کە لەسەر ئادابی فێرخوازی نووسیبێتی چیرۆکی سەیدنا موسای حتمەن هێناوەت. ئەمە لێرە شاو ئادابێ مەسەن بۆ ئەوەیە کە فێرخوازان فێری ئەوە دەبە بکە. مەسەلەن چیرۆکی تری جەنەتەین یا چیرۆکێکی تر لەسەر بەخیلی، لەسەر چاوچنۆکی، لەسەر دنیاویستی کە کابرا باخەکەی لەبەردەستایە تازەڵە وەڵال ئەمە هەتایە نافەوتی. یان ئەسحابی جەنەکە کە خوای گەورە لە سوورەی نونا باسەکە کە ویستیان بەیانی زوو دەرچن و بڕۆن و بەرهەموو حاصڵاتەکەی کۆکەنەوە بۆ ئەوی نەیدەن حسەی فەقیرەکان نەدەن، کە ڕۆشتن کە سەیریان کرد هەمووی فەوتاوە، هیچی پێوە نەماوە. ئەمە باز لە بخل، لە چاوچنۆکی، لە پیسکەیی هی ئەو کەساناکە کەەوە چاویان بەس لە شتە مادیەکانە. چیرۆکێکی ترە بینی چیرۆکی ئەمە هی سەیدنا ئیبراهیم و ئیسماعیل، ئەمە هی سەیدنا موسا و خەضرە، ئەمە چیرۆکی سەیدنا هوودە، ئەمە چیرۆکی ئەصحاب الجەنەتەین، ئەمە هی چیرۆکی ئەصحاب الجەنەکە هی سوورەی ئەو. یان هەر یەکێک لەم چیرۆکانە کە ئەبینی هەمووشیان مەسئولیەتی ئەوە خەنە سەر کە چۆن ئەم ئینسانە پەروەردە بن، چۆن گەنجێ پەروەردە بێ بەرامبەر بە ئیغراعاتی ژنێک لە سوورەی یوسف هەموو شتێکی بینی، چۆن نابێت گومانی خراپ بە یەکێکی تر ببین و غەیبەتکردن و دوو زمانی و نەمیمەت و کۆمەڵک لە ئەخلاقی کۆمەڵایەتی کە خێزانەکانەکەونە ناوی ڕەفیقایەتیەکەوێتە ناوی سوورەی حوجرات هەمووی عیلاج کردو. هەموو ئەحکامەکانەوەی کە عیلاقیان هەیە بەسەر سفوری و حیجابی ئافرەتان و سوورەی نور هەمووی عیلاج کرد. ئاوە بەم شێوەیە بینین هەمووی پەروەردەکارین. يعني وەکو ئوسلوبی جاهلیەتە نییە. جاهلیەت طبعا جاری وایە چیرۆکێک لەسەر عیشقێک باسەکە، پەیوەندی کوڕ و کچێک باسەکە، بەڵام ئەوەندە تەرکیزەکاتە سەر میحوەرە غەرائیزیەکانی کە تەوەری غەریزەکە باسەکەن و دوای عیلاجەکەی پێ ناکرێتەوە. قاریئەکە ئەو کەسێکی خوێندوێتی و ڕۆمانەکەی خوێندوێت یا داستانەکەی خوێندوتەوە قەزیە جنسیەکانی لە مێشک زۆرتر چەسپاوە و ئەی وروژێنێ وەک لەوەی کە حەلی بۆ دانابوو. قورئان وان نییە. قورئان باسی سەیدنا یوسف و ئافرەتەکە کاتەوە، بەڵام عیلاجەکانەدا بە گەنجەکە ئەوەی کە تیانە زەرعەکە و ئاڕاستەیانەکە پەروەردەبوون و ئیستیقامەکەیە.